لەژێر پارێزگاری پۆلیسی ئیسرائیلدا هەندێک لە جووەکان لە بەیت المەقدەس، ئۆرشەلیم، قودس نوێژ و نزای خۆیانەکەن. ئەم دیاردەیەش نیگەرانی لە لای موسڵمانەکان دروست کردووە و پێیان وایە ئەم هەنگاوە پێچەوانی هەموو نەریتە کۆنەکانە. ئەمە وروژاندن و سوکاتی پێکردن و دەستدرێژیکردنێکی ئاشکرایە بۆ سەر مێژوو ئاین. ئەمە دەستدرێژیکردنە بۆ سەر ئەوەی لە قورئاندا هاتووە. ئەم شوێنە ئاینیە پیرۆزیەکی تایبەتی هەیە لە لای جووەکان. پێشتریش دوو پەرستگای تێدا بووە کە لە سەروەختە کۆنەکاندا وێران کرا. پیرۆزترین شوێنی جووەکانە، لەبەر ئەوە دەمانەوێت لێرە نوێش بکەین. هەرچی جووی دنیا هەیە بە ئاڕاستەی ئۆرشەلیمدا نوێش دەکەن. لە شەڕی ساڵی 1967 ئیسرائیل دەستی گرتووە بەسەر ئەم شوێنە ئاینیەدا، هەروەها بەسەر بەشێک لە خۆڵاتی قودس و شارە کۆنەکەدا و کردوێتی بە بەشێک لە ئیسرائیل. ئەمەش ئەو هەنگاوە بووە کە تاوەکو ئێستا کۆمەڵگای نێودەوڵەتی دانیان پێدا نەناوە. بە بڕوای من پێویستە فێر ببین چۆن باشتی بژین. قوبەی سەخرە تەنیا هی موسڵمانان نییە، هی جووەکانیشە. لەلای موسڵمانان سێم پیرۆزیانە، لەلای ئێمە یەکەم پیرۆزیمانە. حکوومەتی داگیرکەری ئیسرائیل بە بەرپرسیار دادنین لە هەر پەرچەکردارێک بۆ ئەم پێشێلکاری و کارە و ڕوژێنەرانە. مزگەوت یەخسا تەنیا هیم بۆ خەڵکی ئۆرشەلیم و فەڵەستینەکان نییە، بەڵکو هی هەموو موسڵمانانی دنیاە. هەر بۆیە بەم ڕەفتارەیان جووەکان شەڕێکی ئاینی لەناو مزگەوت یەخسادا دروست دەکەن. لە سەرەتای ئەم مانگەدا سەرۆکوەزیرانی ئیسرائیل مشتومڕێکی گەرمی هێنایەکایەوە کاتێک ڕایگەیاند ئیسرائیل وابەستەیە بە پاراستنی ئازادی ئاینی بۆ جووەکان لە مزگەوتی ئەقسا. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.